بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لا باسي مريما وهروها سونيتي لدايق بوني منداڵەکەی عیسا سەلامی خوای لێبێ کە لایەتی پێشووتردا خوای گەورە فەرمووی مەلایکەتەکان فریشتەکان بە مەڕیەمەیان گوت کە خوای گەورە مژدەت پێدەدا بەوەی کە منداڵێکت دەبێ، بەڵام منداڵەکە بەچی دروست دەبێ؟ بە وشەیەک، بە فەرمانێک کە لەلایەن خواوە دەنێردرێت. ناوەکەشی لەقەبەکەشی کونیەکەشی دیاری کراوە. گوتمان لە بەقەبەکەی مەسیحە ناوەکەی دەبێ عیسا بێ و هەروەها کونیەکەشی ئیبن مەڕیەمەیە. دەبێتە کەسێکی تایبەت و خاوەن پایە و پلەوە لە دنیا لە قیامەتدا و یەکێک دەبێت لە نزیکانی خوا. جا کە مەڕیەمە سەلامی خوای لێبێت منداڵەکەی بوو لە شوێنێکی تەنیاییدا بوو، لە قەراغی ئاوەدانیەکە لە بن دارێکی خورما کە خوای گەورە وای کرده بوو هەردەستی لە دارەکەی دەدا، خورمای تازە و تەڕ و پێگەیشتووی بۆ دەهاتە خوارێ و هەروەها لە زەویەکەش ئاوی بۆ هەڵدەقڵی بە وەکو موعجیزە و وەکو نیعمەتێک کە خوا چاکەی لەگەڵ کرد بوو. بەڵام کاتێک منداڵەکەی دەبێ و بە باوەشیەوە دەگرێ، طبعاً دێتەوە ناو ئاوەدانی، لێرە باسی ناکات، لە سوڕەتەکانی دیکە باسی دەکا. خەڵکەکە بەسەر سوڕمانەوە لێی دەپرسن مەڕیەمە ئەوە چێ پێتا؟ خۆ تۆ نەبابت و نەداکت کەسی خراپەکار نەبوون و مێردیشت نەکردووە و مێردیشت دیار نییە، چۆن ئەو منداڵت بووە و لەکوێت پەیدا بووە؟ ئەوەن مەڕیەمە سەلامی خوای لێبێ هیچ قسەیەکی نەکرد، بە پەنجە ئیشارەت و ئاماژەی بە منداڵەکە کرد. وتیان ئەوە منداڵە و لە ناو لانکەدایە، منداڵی ناو لانکە چۆن قسە دەکا؟ فعلاً بە ئەمری خوای پەروەردیگار هاتە قسە و شێوەی قسەکردنەکەشی بە شێوازێک بوو. کەسێکی بەتەمەنی عاقڵ و ژیر چۆن قسە دەکا، ئەویش لە بێشکە و لە ناو لانکەدا بە هەمان شێوە قسەی کرد کە لێرە باسی ئەوەی دەکا، دەفەرمێ وەیوکەلیمو الناسە، قسەی دەکرد عیسا سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ خەڵکی فی المەهدی لە ناو بێشکەدا و کەهلا، هەروەک چۆن ئەو کاتە قسەی دەکرد کە بوو بە پێغەمبەر و تەمەنی لە گەیشتە تەمەنی کامڵیەتی و تەواوی. قسەی کاتی منداڵی و کاتی بێشکەی لەگەڵ کاتی بەتەمەنی و گەورەبوونیدا وەکو یەک وابوون. وەیوکەلیمو الناسە فی المەهدی، قسەی دەکرد عیسا سەلامی خوای لێبێ بە منداڵی لەگەڵ خەڵکی فی المەهد لە ناو بێشکە کە چەند ڕۆژێک بوو لەدایک بوو و هەروەها وەکەهلا، وەک چۆن لە کاتی کامڵبوون و گەورەبووندا قسەی دەکرد، یعنی قسەی منداڵی و قسەی گەورەبوونی وەکو یەک بوون. ومن الصالحین، و یەکێکیش بوو لە چاکەکارە. ئەو جار قالت ڕەبی، ئەوە پێشەوەی تەمەن لەدایک ببێ خوای گەورە ئەو مژدانەی بە مەڕیەمەدا بوون و پێی ڕاگەیاندە بوو کە ئەوەی دەبێ ئەوە ناوەکەیەتی دەبێتە کەسێکی گەورە و لە نزیکانی خوا دەبێ، دەتوانێت قسە لەگەڵ خەڵکیدا بکە، هەم لە کاتی لەدایک بووندا هەروەک چۆن لە کاتی گەورەبووندا دەتوانێت قسام بکە و دەبێتە کەسێکی چاکەکار. بەڵام ئێستا منداڵەکە لەدایک نەبووە. قالت، گوتی ڕەبی ئەی پەروەردیگاری خۆم، ئەنا یەکون لی وەلەدون، چۆنی دەکرێت دەگونجێ من منداڵم ببێ لە کاتێکدا وەلەم یەمسەسنی، دەستی بە من نەکەوتووە، دەستی لە من نەداوە، یا سەرجەیی منی نەکردووە، نزیک نەبۆتەوە لە من کەسێک بەو نیازە بەشەڕون، هیچ مرۆڤێک. قالە، خوای گەورە فەرمووی کەذالکە، هەر بەم شێوەیە خوا یەخلوقو، دروست دەکا، دەتوانێت دروستکە، ما یەشا، ئەوەی کە بیەوێ. ئەوجار ئیذا قەضا ئەمڕەن، کاتێک کە دەری کرد فەرمانێک، فإنما يقول له، تەنها ئەوەندەی دەبێت بە شتەکە بە فەرمانەکە بڵێ کون ببە فەیەکون، یەکسەر دەبێت. خۆ ئەگەر ئەمری لەسەر بێ، ها کاتی خۆی ئەمری لەسەر بوو ئادەم لە قوڕ دروست بوو بێ، فوی پێدا کرد و بوو بە بەشەرێکی زیندوو. حەوا خواویستی دروست ببێ، لە پەراسووی ئادەم هێنایە دەرێ
بەبێ بابوو بەبێ داک و هەروەها کاتێکیش دەیەوێت ئەتۆ منداڵت ببێ ئەی مەڕیەمە تەنها فەرمانێکی دەوێت تەنها ئەمرێکی دەوێت ئەو ژن و مێردایەتی و لە یەکتر نزیک بوونەوەی نێر و مێ بۆ دروستبوونی وەچە ئەوە تەنها هۆکارە خوای گەورە ئەگەر حەزی لێبێ بەبێ هۆکارەکانیش و لە سەرووی هۆکارەکانیش دەتوانێت ئیشەکانی خۆی بکە قالت ربي قوتي أي پروردگاری خۆم ئەنا یەکون لی چۆنی دەکرێ من وەلد منداڵم ببێ وەلەم یەمسەسنی لە کاتێکدا دەستی لە من نەداوە بەو معنای یعنی هاوسەرگیری لەگەڵ من نەکردووە سەرجەیی منی نەکردووە لە من نزیک نەبوونەتەوە بەو نیەتەی بەشەڕون هیچ مرۆڤێک قال خوای گەورە فەرمووی كذلك الله هەر بەم شێوەیەیە فەرمانی خوای پەروەردگار يخلق دروست دەکات خوا ما يشاء ئەوەی کە بیەوێ إذا قضى أمرا كاتێک کە دەری کرد فەرمانێک فإنما يقول هەر ئەوەندەی دەوێ بەشتەکە بڵێ کون ببە فەیەکون یەکسەر بەبێ کات بەبێ زەمن بەبێ ماندووبوون بەبێ زەحمەت یەکسەر دەبێ ئەوجار لە تایبەتمەندیەکانی عیسا سەلامی خوای لەسەر بێ کە لەدایک دەبێ ئەوە تایبەتمەندیەکانیتی ويعلمه الكتابة خوای گەورە عیسای فێری کتاب یعنی کتابەت فێری خوێندنەوە و نووسینی کرد هەر لەگەڵ لەدایک بووندا عیسا سەلامی خوای لێبێ هیچ مامۆسایەکی نەبووە فێری خوێندەواری کە هەر کە لەدایک بووە چۆن قسەی زانیون قسەی کەسە گەورەکانی کردووە کەسە ژیرەکانی کردووە بە هەمان شێوە توانی ویەتی بنووسێ و هەروەها بشخوێنێتەوە واضحە والحکمە و هەروەها فێری دانایی و کارزانیشی کردووە هەر لەگەڵ لەدایک بووندا ئەوەی کردوویەتی لە شوێنی خۆی بووە لە جێگای خۆی بۆ شتی بێسەرە و بەرە و نابەجێی نەکردووە ئەوجار وەتەورات هەر کە لەدایک بووە تەوراتی لەبەر بووە تەورات کە کتێبی موسای بووە ئی قەومەکەی نەتەوەکەی پێش خۆی بووە بەڵام بۆی شارەزایی هەبێ و ئاگاداری بێت و بزانێ پێش خۆی سپەیامێک هەبووە و بەنو ئیسرائیلیەکان چی بۆ هاتووە هەر لە ناو سکی دایکیدا خوای گەورە فێری تەوراتیشی کردووە والئینجیلە و هەروەها پێش ئەوەی لەدایک ببێ ئینجیل کە کتێبی خۆی بووە لەبەری بووە ئەوە نەبووە وەکو قورئانێ دوای ئەوەی کە لەدایک دەبێ و گەورە دەبێ و دەبێت بە پێغەمبەر چونکە ئەو بە پێغەمبەری لەدایک بووە و ئینجیلیشی لەبەر بووە ئەوانە هەموویان تایبەتمەندی و معجیزەی عیسا پێغەمبەرن سەلامی خوای لەسەر بێ کە خوای گەورە چۆن لەدایک بوونەکەی و شێوازی لەدایک بوونەکەی ئیعجاز و معجیزە بووە بە هەمان شێوە چەندان معجیزە و تایبەتمەندی دیکەشی هەبوون کە نەدراون بە پێغەمبەرانی دیکە ويعلمه الكتابة خوای گەورە عیسای لە ناو سکی دایکیدا فێری کتاب یعنی کتابەت نووسین و خوێندنەوە کرد والحکمەتە فێری دانایی و کارزانی کرد والتەورات و هەروەها تەوراتی دەزانی و لەبەری بوو والئینجیلە و هەروەها ئینجیلیشی لەبەر بوو پێش ئەوەی لەدایک ببێ پاشان هەر پێش لەدایک بوون وەڕەسوولن ئیلا بەنی ئیسرائیلە خوای گەورە کردی بە پێغەمبەر بە ڕەوانەکراو بۆ لای بەنو ئیسرائیلیەکان کە کردی بە ڕەوانەکراو بۆ لای بەنو ئیسرائیلیەکان و گەورە بوو بە بەنو ئیسرائیلیەکانی گوتی ئەنی بێگومان من قەد جئتکم هاتووم بۆ لای ئێوە بئایەتین بە چەندان بەڵگە و نیشانە بۆتان لەلایەن پەروەردگارتانەوە و ئەنی ئەوجار بێگومان من ئەخلق لەکم دروست دەکەم بۆتان دەتوانم دروستکەم بۆتان من الطینی یعنی شتێک لە قوڕ کە هەیئەتی الطەیری کە شێوەکەی وەکو شێوەی باڵندەی بێت و وەکو باڵندە بچێ ئەوجار فەئەنفخ فیه فووی پێدا بکەم فەیەکون ئەو هەیکەلە باڵندەیە کە لە قوڕ دروستکراوە و مردوویە فەیەکون دەبێتە قەیڕەن باڵندەیەکی زیندوو بئیذنی الله بە ئەمری خوا ئەوە ژێکێکی دیکە بۆ لە موعجیزەکان قوڕی هێناوە هەر باڵندەیەک ویستی بێتی شکڵەکەی دروست کردووە شێوەکەی دروست کردووە یەک فووی پێدا کردووە بۆتە باڵندەیەکی زیندووی ئاسایی وەکو باڵندەکانی دیکە بەڵام بە قووەتی خۆی نا بئیذنی الله بە ئەمری خوا بە فەرمانی خوا بە پشتیوانی خوا صفەتێکی دیکە یان معجزەیەکی دیکەی عیساسی بووە و ئوبریئ الئەکمە دەتوانم چاکەمەوە ئەوانەی کە لە زگماکدا کوێرن ئەکمە لەگەڵ ئەعمای ئەعما ئەو کەسەی کوێر دەبێت ئەکمە ئەو کەسەیە کە لەدایک دەبێت کوێرە
هاجال چاکردنەوەی ئەو کەسانێک کە کوێر دەبن زۆر گرنگ نییە، چونکە لەوانەیە خەلەلێکی گچکە هەبێ دکتۆرێک بتوانێت چاکی کاتەوە، بەس ئەوەی لە زگماکدا کوێرە تەمان بەدەسەڵاتی خوای نەبێ بە هیچ کەسێک نابێ. و ئوبری الأكمه دەتوانم ئەو کوێرانەی کە بە زگماک کوێر و نابینان چاکیان کەمەوە بەس بە دوعایەک و دەستپێداهێنانێک. بۆش گوتمان یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە پێی وترێ مەسیح دەستی بە هەر چاوێک داهێنا بێت نابینا بوو بێ چاکی کردوتەوە. والأبرص و هەروە دەتوانم بەڵەکی ئەوەی پێستیان سپی و ئەوە دەبێت کە ئێستاش پێما بێ نەخۆشیەکە چارەسەری هەر نییە، ئەو کات بێک دەست پێداهێنانێک توانی ویەتی بەڵەکی لابات و چاکی کاتەوە. لەوەش گرنگتر لەوەش بەهێزتر و ئوحیی المەوتا دەتوانم زیندوو کەمەوە مردووان بئیذن الله بە ئەمری خوا، کە لە ژیانیدا 4 کەسیان داوا لێ کردووە کە زیندویان کاتەوە، هەر 4 کەسەکەی بۆ قەومەکەی خۆی زیندوو کردوونەتەوە و دەنگ و باس و بەسەرهاتی تەوان قەبر و گۆڕ و ئەو زەمەنەی کە مردوون بۆی باس کردوون بەس بۆی خەڵک ئیمان بێنێ. یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکان ئەوەیە دەفەرمێ و ئونەبئوکم دەتوانم ئاگادارتان کەمەوە بیما تەئکولونە بەوەی کە دەخۆن. هەر کەسێک بێتەکنم دەزانم لە ماڵێکی خواردووە بەبێ ئەوەی چاوم لێ بۆ وما تدخرون في بيوتكم و دەزانم چیتان هەڵگرتووە و داتان ناوە لە ماڵەکانتاندا. ئەو ژێکێکی دیکە بۆ لە معجیزەکانی إن في ذلك بێگومان لەو معجیزە و دەسەڵاتانەدا کە عیسا پیشانی قەومەکەی دەدا لە ئایەتەن لەکم چەندان بەڵگە و نیشانە هەن بۆ ئێوە إن كنتم مؤمنين ئەگەر ئێوە خۆتان بە ئیماندار دەزانن. ئەوانە هەمویان معجیزە و تایبەتمەندیەکانی عیسا پێغەمبەرن سەلامی خوای لێبێ. ورسولا إلى بني إسرائيل و ناردمان ڕەوانەمان کردمان بە پێغەمبەر بۆ لای بەنو ئیسرائیلیەکان. بە بەنو ئیسرائیلیەکانی گوت ئەنی قەد جئتکم بئایەة من ربکم بێگومان من هێناومە بۆ ئێوە چەندان بەڵگە و نیشانە بەڵام لەلایەن پەروەردگارتان. یەک لە نیشانەکان ئەوە بووە ئەنی ئەخلق لەکم من الطین من دروست دەکەم بۆتان یعنی دەتوانم دروستکەم بۆتان من الطینی لە قوڕ کە هەیئەتی الطەیری شتێک کە شێوەکەی لە باڵندە بچێ بەڵام باڵندە نییە مردوویە فأنفخ فيه فوی پێدا دەکەم فيكون طيرا دەبێتە باڵندەیەکی زیندوی ڕاستی بإذن الله بە ئەمری خوا بە پشتیوانی خوا. ئەوە یەک. و ئوبری الأكمه دەتوانم چاکەمەوە ئەو کەسانێک کە بە زگماک کوێرن بە دەستپێداهێنان و بسم الله و دوعایەک. والأبرص و هەروە دەتوانم بەڵک نەخۆشی بەڵکی ئەوەی نەخۆشی بەڵکی هەیە بە دەستپێداهێنانێک و دوعایەک چاکی کەمەوە. و ئوحیی المەوتا دەتوانم زیندوو کەمەوە هەموو مردووێک کە داوای بکەن و بتانەوێ بەڵام هەمووی بئیذن الله بە ئەمری خوا بە پشتیوانی خوا بێ خوا تەڵەن پێغەمبەرانیشی چیان پێ ناکرێ. و ئونەبئوکم دەتوانم ئاگادارتان کەمەوە بیما تەئکولون بەو شتانێک کە دەیخۆن لە ماڵێ وما تدخرونە و بەوەشی کە هەڵی دەگرن في بيوتكم لە ماڵەکانتاندا. إن في ذلك لآية بێگومان لەوەدا چەندان نیشانە هەن لەکم بۆ ئێوە إن كنتم مؤمنين ئەگەر ئێوە ئیماندارن. یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکانی عیسا سەلامی خوای لەسەر بێتی بووە ئەوەی بووە و مصدقا بەڕازدانەر بووە لما بین یەدەیە بەڕازدانەری ئەو کتێبەم کە لە پێش مندا هاتووە کە من التەوراتی کە تەوراتە. تەورات پێش عیسا پێغەمبەر بوو. عیسا پێغەمبەر هەم تەوراتی هەموو لەبەر بوو دەیزانی تەورات چی تێدایە و چی تێدا باس کراوە و هەروەها ئیمانیشی پێی بوو باوەڕیشی پێی بوو ئینکاری تەوراتی نەدەکرد جوولەکە لە خۆ تەوان دژایەتی عیسا پێغەمبەریان دەکرد لە خۆ ئیمانیان بە عیسا پێغەمبەر نەبوو دایکی عیسان تۆهمەتبار دەکرد لەنا عیسا سەلامی خوای لەسەر بێ هەم تەوراتی لەبەر بوو هەمیش باوەڕی پێی بوو و مصدقا بەڕاستیشی دادەنێم لما بینە لەوەی کە لە پێش مندا هاتووە و ڕەوانە کراوە من التەوراتی لە تەورات ئەو جار ومصدقا لما بين يدي من التوراة براسي دادنم پشگیری دەکەم لەو پەرتوک و پەیامەی کە لە پێش مندا هاتووە کە تەوراتە ئەو جار ولأحل لكم هاتم حەڵاڵ کەم بۆتان بعض الذي حرم عليكم هەندێک لەو شتانێک کە قەدەغە کراون لێتان هەندێک لەو شتانێک کە لەلایەن بەناوزاناکانتان و
بەناو شارەزاکانتان لێتان حرام کراوە و ئەوانەشی کە گەورەکانیان لە خۆیان یا لە خەڵکی حرامیان کرد بوو هەڵیان دەدایە لای تەورات. عیسا هات ئەو حکمانەی کە لە خۆڕا دانرا بوون و خوا حرامی نەکردبوون خەڵک بۆ خۆی لەسەر خۆی یان لە یەکتریان حرام کرد بوو بۆی حەڵالکردنەوە جارێکی دیکە. ولأحل لكم بعض الذي حرم عليكم هاتم تا حلال كما بوتان بعض الذي حرم عليكم هندق لويك قد غكرا ولتان أو جار وجئتكم هاتم بوتان هنا وما بوتان بآية چندان بلغو نشانة لسر پیغمبراتیم لسر راستيتیم من ربكم للان پروردگارتان كواتا فاتقوا الله ايوه تقوى خوابكن فرماني خوازي بجيكن لقد أغكرا وكان خوادور كونوا وأطيعوني يا ايكي محذوفي لها وجويرالي فرمانا كاني منش بكن چونكا بقسي كردني خواو بقسي كردني پیغمبران سلامي خوان لبيت لهمو سردميكدا وكو يكا هيچ كس بتنها بإيمان بون بخوا ببي إيمان بون بپیغمبران نابت مسلمان هيچ كس ناتواني دينك جيبجيكا تنها بڵێ کەلامەکەی خوا کتێبەکەی خوا جێبەجێ دەکەم بەڵام قسەی پێغەمبەرەکەی پشتگوێ دەکەم قسەی پێغەمبەران سەلامی خوایان لێبێت تەواوکەری ئەو کتێبەی بوون کە بۆیان هاتووە هەموو قەومەکان بە قسەی پێغەمبەران و کردداری پێغەمبەران لە کتێبی خوای حاڵی بوون بۆیە چۆن بە قسێکردنی خوا واجب بووە بە هەمان شێوە گوێڕایەڵیکردنی پێغەمبەریش صلی الله عليه وسلم وسلامی خوا لە پێغەمبەرانی پێشووتریش بێ واجب بووە. ومصدقا لما بين يدي من التوراة براز دادنم أو برتوك كتابيك لبيش من دا هاتوا كتوراة ولأحل لكم بعض الذي حرم عليكم هاتم تا حلالكم بوتان هندق لوشتاني كحرام كراوة لسرتان وجئتكم بآية هنا وما بوتان چندان نشانة للان پروردگارتان فاتقوا الله ايوه لخوا بترسن فرماني خوا جيبجيكن لقد اغكراوكان خوا دور كونوا واطيعون جورالي منشك ئەو جار عیسا چی بە خەڵکی گوتووە ئەوەی کە ئێستا خەڵک مەسیحیەکان دەڵێن عیسا کوڕی خوایە نەعوذ بالله یان یەکێکە لە سێ خواکان یا هێنداک جار دەڵێن خوا و عیسا یەکشتن بێگومان عیسا دوورە لەو قسانە عیسا سەلامی خوای لێبێ ئەوە پەیامەکەیەتی ئەوە شەریعەتەکەیتی بە خەڵکی گوتووە ئین الله ربی وربکم بێگومان الله پەروەردگاری منە یەکەم جار ئەو جار وەڕەبکم پەروەردگاری ئێوەشە فاعبدوه بس خوا بپەرستن ناڵێ من بپەرستن پەرستنی عیسای شیرکە کوفرە و بە هیچ شێوەیەکی تەبان هیچ کەسێک بۆی نییە پێغەمبەران بپەرستێ پێغەمبەران بخاتە ڕێزی خوای بەڵێ پێغەمبەران گەورن خاوەن پلەپایان بەڵام عەبدی خوان بەندەی خوان چۆن ئێمە لەسەرمانە بەتەنها خوا بپەرستین پێغەمبەرانیش هەمان شتیان لەسەر بووە و لەسەریانە ئین الله بێگومان خوا پەروەردگاری من و پەروەردگاری ئێوەشە بیپەرستن هەمووتان هذا أو كبس خوابتني بفرستي صراط مستقيم رجايكي راستا يا تنها أو رجاي راستو هيز رجايكي ديكي راست مانية أو جار. فلما أحس عيسى طبعا كعيسى بانقوازي خلقي كر خلق أبو جوابي بانقوازي كيدايو وخشبو جوابي ندانوا لواني كجوابي بانقوازي عيسى پیغمبرشيان دابويوا هیان بو طبعا ایمان هێنانەکەی ئیمان هێنانێکی تەواو بوو بە تەواوی پشتگیری عیسا پێغەمبەری دەکرد سەلامی خوای لێبێ وەلەو کاتیشدا خەڵکی مولحید و بێدین هەبوو خەڵکیش هەبوو لە بەرامبەر ئیلحاد و خەڵک بێدینی کردن و کافرکردندا خۆی نەدەگرت دەکەوتە گومان جا دەفەرمێ فەلەما ئەحەسە کاتێک هەستی کرد عیسا سەلامی خوای لەسەر بێ مینهم لەناو قەومەکەیدا لەناو گەلەکەیدا ئەلکوفڕ بێباوەڕی فکری ئیلحاد و بێدینی خەریکە سەر هەڵدەدا بێدەنگ نەبوو هەر هەستی کرد کە فکری بێدینی و ئیلحادی و بێباوەڕی سەر هەڵدەدا قالە فەرمووی من ئەنساری إلى الله چێ دەبێتە سەرخەرم پشتیوانم یارمەتیدەرم بۆ لای خوا بۆ دینی خوا بۆ سەرخستنی دینی خوا بۆ بەرپاکردنی تەوحید و یەکتاپەرستی و یەک خواناسی قال الحواریون گوتیان حواریەکان حواری چەند بە ئەوانەی لەگەڵ پێغەمبەری ئێمە بوون صلی الله عليه وسلم پێیان دەگوترێ سەحابە ئەوانەی لەگەڵ عیسای بوون ئیمانیان بە عیسای هێناوە و لە عیسای نزیک بوون و عیسا پشتی پێبەستون پێیان گوتراوە حەواری یعنی جیران برادەر ڕەفیق نزیک
حواریەکان نزیکەکانی عیسا گوتیان نحن ئەنصار الله، ئێمە دەبینە سەرخەر و پشتیوانی خوا و دینی خوا. ئەو جار ئامنا بالله، ئێمە ئیمانمان هێناوە بەخوا، وەشهەد تۆ شاهید بە ئەی عیسا سەلامی خوا دەبێ بئەننا مسلمون، کە بەبێ گومانی ئێمە خۆمان بەدەستەوە دەدەین بۆ ئەمری خوا. جادیقەتی دەنێت طبعا ئەگەر ئینسان هەستی کرد فیتنە و ئاشوب سەر هەڵدەدا، نابێت چاوەڕێکا تا فیتنەکە گەورە دەبێ ئەو زار پێشی پێ بگرێ. عیسا سەلامی خوای لەسەر بێ هەر هەستی کردووە کە کوفر و ئیلحاد و بێدینی خەریکە دروست دەبێ، ویستویەتی و هەوڵی داوە پێشی پێ بگرێ. ئەوە یەک. دوو، عیسا سەلامی خوای لەسەر بێ دەبینن بە معجیزە لەدایک بووە. خوای گەورە ئەو هەموو دەسەڵاتە ئەو هەموو معجیزانەی لەسەر دەستی ناردوون و ڕەسوول و نێردراوی خوای پەروەردگاریشە، بەڵام بەتەنێ ناڵێ ڕوبەڕووی کوفر و بێباوەڕی دەبمەوە. داوای یارمەتی و داوای پشتیوانی لە کەسە نزیکەکانی دەکات، چونکە پێشگرتن بە کوفر و بێدینی و بە ئیلحاد بەتەنێ بە کەسێک ناکرێت ئەگەر کەسەکە پێغەمبەریش بێ. بانگەوازیکردن و ڕێنمونیکردنی خەڵکی کارێکی گچکە نییە، کاڵێکی گەورەیە، پێویستی بە هاوکاری و بە هەماهەنگی هەیە. بۆیە عیسا سەلامی خوای لەسەر بێ داوای یارمەتی و پشتیوانی لە نزیکەکانی کردووە و فعلا خۆی لەگەڵ نزیکەکانی ئەوانەی متمانەی پێبوون و ئەوانەی تەواو ئیمانیان پێی هێناوە هەوڵیان داوە کوفر و بێدینیەکە لە سەرەتادا زوو پێشی پێ بگرن، چونکە فیتنە بەڵا ناڕەحاتی ناخۆشی کە زووی هەستت پێکرد و پێشت پێگرت ئاسانترە. فەلەمما ئەحەسە عیسا، کاتێک هەستی کرد عیسا منهم لەناو قەومەکەیدا ئەلکوفرە بێباوەڕی خەریکە دروست دەبێ و سەر هەڵدەدا، قال من ئەنصاری، گوتی چێ دەبێتە سەرخەر و پشتیوانم، بەڵام إلى الله بۆ لای خوا، بۆ بانگوازیکردنی خەڵک بۆ لای خوا. قال الحواریون، گوتیان ئەوانەی کە دڵسۆز و نزیکی عیسا بوون سەلامی خوایان لێبێ سەلامی خوای لێبێ، نحن ئەنصار الله، ئێمە دەبینە سەرخەر و پشتیوانی خوا. بۆ دەبینە پشتیوان و یارمەتی دەری دینی خوا؟ چونکە ئامەنا بالله، باوەڕمان هێناوە بەخوا. فعلا کەسێک بەڕاستی باوەڕی بەخوا هەبێ، ئیمانەکەت ئیمانێکی تەواو بێت، ئیمانەکەت ئیمانێکی بەهێزبی ئامادەی لە پێناوی خوادا هەموو قوربانیەک بدەیت وە سەری خۆشتی لە پێناودانەی. وەشهەد تۆش کە پێغەمبەری ئەی عیسا شاهد بە بئەننا کە بەبێ گومانی ئێمە مسلیمون، خۆمان بەدەستەوە داوە. یعنی چی خوا پێمان بڵێ وەچی تۆ ئەمرمان پێ بکەیت جێبەجێ دەکەین بەبێ مناقەشە بکەین. بۆیە مسلیم ئەو کەسەیە کە خۆی تەسلیم کردووە بە ئەمری خوا بە ئەمری پێغەمبەرەکەی. ئەگەر خۆت تەسلیم کرد بە ئەمری خوا و بە ئەمری پێغەمبەرەکەی، بێگومانیش تەبان خوای گەورە بە ئەندازەی خۆ تەسلیم کردنت بەخوا خوای گەورەش کارت بۆ ئاسان دەکات. هاولا پەڕەکانە صلی الله علی سیدنا محمد و علی آله و صحبه.